ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای دەکات لە کاتێکدا وڵەکان بەڕاستی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێم سڕکراونەتەوە هیچ هەوڵێک بۆ جێبەجێکردنی بڕگەی ڕیفراندۆم لە مادەی 140 بەدی ناکرێت. سەرکردایەتی سیاسی کورد کە ئێستاکە بە گەرمی باس لە ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان دەکرێت و بە هیچ شێوەیەک ڕوون نییە بۆ دانیشتوانی کوردستان بەگشتی و دانیشتوانی ناوچە دابڕاوەکانی کوردستان کە ناوچە دابڕاوەکانی کوردستانیش بەشدار بن لەو ڕیفراندۆمە و لەگەڵ بەغدایە هیچ قسەیەک نەکراوە سەبارەت بە چارەنووسی ناوچە کێشە لە سەرەکانیان ناوچە دابڕاوەکانی کوردستان. بۆیە پێشی ئەو هەنگاوە دەبایە هەنگاوی فعلی سەرکردایەتی سیاسی کورد هەنگاوی فعلی وایە بۆ هەنگاوی ڕیفراندۆم لە ناوچە کێشە لە سەرەکان و یەکلاکردنەوەی ئەم مەسەلەیە بە شێوەیەکی تەوافقی لەگەڵ هەموو پێکهات و لایەنە سیاسەکان لەم منتیقەیە و لەگەڵ بەغدا قسەی جدی بکرایە. کورد ئەم هەنگاوی نەکردووە و پەنای بردۆ بۆ هەنگاوێکی دیکە. بۆیە بەڕای من ئەم هەنگاوە واتە لە دەستدانی ناوچە دابڕاوەکانی کوردستانە و لە یەک ترازاندنی بۆ یەکجاری لە نێوان ناوچە دابڕاوەکانی ناوچە کێشە لە سەرەکان و ناوچەی هەرێمی کوردستان دروست دەبێت ئەگەر بێت و کورد ڕیفراندۆم تەنها لە هەرێمی ئێستای کوردستان بکات. سەرکردەی لایەنێکی کوردستانیش ڕایگەیەنێت ئەگەر لایەنەکان ڕەخنە و سەرنجیان هەیە لەبارەی کێشە ناوخۆیەکانی هەرێم دەکرێت بە یەک بە ڕیفراندۆم بۆ دیاریکردنی سارەنووسی کەرکووک بدرێت. ئەگەر لە هەرێمی کوردستان سەبارەت بە ڕیفراندۆم قسە و باشە بێ لەسەرەوەی کەوا لژنەی ڕیفراندۆم و پێویستی بە ئیجازەی پەرلەمان هەیە یاخود نییە لە کەرکووکە و لە شاری کەرکووک یەکێ لە مادە و بڕگەکانی مادەی 140 مەسەلەی گشتپرسیە بۆ یەکلاییکردنەوەی شاری کەرکووک ئایا سەر بە هەرێمی کوردستان بێ یاخود بەم وەزعی ئێستای بمێنێتەوە یاخود سەر بە بەغا بێ. ئەمەی کەوا هەیە لە کەرکووکە جگە لەوەی کە لایەنەکان کۆبوونەتەوە بۆ ئەوەی کەوا دەنگیان یەخەن هەوڵیان یەخەن بۆ ئەوەی کە بۆ پرسی ڕیفراندۆم سەردانی ئەزانم عەرەب و تورکمانەکان بکەن. جگە لەوە هیچ شتێکی پراکتیکی عملی نابینم لە شاری کەرکووکە بۆ ئەوەی کە پرسی ڕیفراندۆم بێتە قسە و بازلێکردن. بەڵام بەڕای من بۆ پرسی ڕیفراندۆم ئەوە زۆر گرنگە لە شاری کەرکووکە ئێستاکە جەوەکە لەبارە بۆ ئەوەی بتوانین لەگەڵ تورکمان و عەرەبە بیتە گفتوگۆ. ئێمە مەسەلەی ڕیفراندۆم و ئەنجامی ڕیفراندۆم هەچیە بێ خەڵکی شاری کەرکووک بڕیاری لەسەر ئەوە ئەدا. بە بۆچوونی چاودێرانی سیاسی دەبوو کورد بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سارەنووسی هەرێم کێشەی ناوچە جێناکۆکانی یەکلایی بکردایەتەوە و لە ڕێپەیوەندیەکی تەندروستی شەوە مادەی 140 جێبەجێ بکردایە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.